سڵاوتان لێبێ بەڕێزان، لە ڕێگەی ئەم زیرەکی دەستکردەوە کە هی کۆمپانیای گوگڵەتەوە توانی بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش و داهێنەرانە وێنە دروستکەی. چەند دانەیەک ڕۆژانە ئەداتێ بە خۆڕایی کە ئەتوانم لەم بەشێکی زۆری ئیشەکانتانی پێ ڕاییەکەن. وێبسایتەکە یان AI-ەکە ناوی گوگڵ ویسکە بە مەدرسە کە لینکەکەی لە کۆمنتی ئەم پۆستە دانێ ناوی labs.google.fx. ئەمە گوگڵ ویسکە هەتا بڵێ ئیشێکی جوان و نازدارەکە لە دروستکردنی وێنەیە. کاتێک داخلی سایتەکە بیت بەم جۆرایی کاتەوە، ئەمە پەڕەی سەرەکی سایتەکەیە. بۆ دروستکردنی وێنە کلیک لەسەر ئینتەرتوڵەکەین. دواوەی کلیکمان لەسەر ئینتەرتوڵ کرد، پێویستە تۆ داخلی جیمێل بیت، چکە بەبێ جیمێل هیچ شتێکت بۆ ناکرێت. ئەبێت تۆ ئیمێڵەکەت هەبێ. کاتێک کە داخلی ئەم وێبسایتە بی ئەمە یابی داوت لێ کا بچیتە ژوورەوە، ئیمێڵ و پاسوۆردەکەت لێیت و هیتە ژوورەوە. دواتر کە هاتیتە ئەم بەشە لێرەیە ئەڵێ ئەو نووسینە بنووسە کە ئەتەوێ وێنەکەتی پێ دروستکەی. هەتا بە ئینگلیزیش بینووسن باشترە. ئێستا من دەقێکم ئامادە کردووە، لێرەیە دەقەکە دانێم کە وێنەیەکە بە تعبیری خۆم ئەمەوێت وێنەیەکم بۆ دروستکە. پاشەوی نووسینەکەمان خستە ئەم خانەیەوە، دواتر کلیک لەسەر ئەم سەحماکەین جەنەرەیت. ماوەیەکی کەمی پێچێ وەکووە بینین لە بەشی سەرەوە وێنەکانمان بۆ دروستەکە، دوو نموزە زمان لێ کاتە بۆ دروستەکە. دیقەت بن، ئەمە وێنەی یەکەمە کە بۆی دروست کردوین بە شێوەیەکی زۆر جوان و زۆر تایبەت بۆی دروست کردووی. لێرەیە مناڵە بەم جۆرەیە، ئەمە وێنەکەیە وەکووە بینن لەسەر ئەساسی ئەو پرۆمپتەی کە من پێمیاوە، تەنانەت توتومە ناوی خۆشم لەسەر وێنەکە بێت وەکووە بینن بەو جۆرەیە. ئەمە مناڵەکە لە فڕۆکەخانە بەو جۆرە وا دەرەکەوێت کە مناڵەکە گەورەترە لە باگراوند و لەو بابەتی کە هەیە. مش وێنەی دووەمە وەکووە بینن، ئەمە وێنەی یەکەمە کە پشتی لە فڕۆکەخانەکەیە، وێنەی دووەم ڕووی لە فڕۆکەخانەکەیە. طبعاً ئەمە ئیشی زۆر جوان، وێنەی زۆر جوان و تایبەتی پێکرێت. گوگڵ ویسک یەکێکە لە توڵە نازدارەکانی بواری دروستکردنی وێنە کە هی کۆمپانیای گوگڵە. تۆژە توانین لەسەر ئەساسی ئەو دەقا ئەو پرۆمپتەی کە ئەیەیتێ وێنەیەک خۆت یان چەند وێنەیەک دروستکەیت و بەکاری بێنیت لە ژیانی ڕۆژانی خۆت، ئیتر لە بواری بزنسەکەی خۆت بێ، مارکێتینگ بێ یان هەر بوارێکی تر. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ. بۆ فێرکاری زیاتر ئەتوانن لایکی یان لایک و سەبسکرایبی پەیج و ئەکاونتەکانمان بکەن لە یوتیوب و ئینستاگرام و فەیسبوک و تیکتۆک و لینکدین. بە هیوای کاتێکی خۆش بۆ هەمووان، خواتان لەگەڵ.